شاڵاوی تعریبکردن لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنجێنی؟ من داواکارم لە سەرکردەکانی کورد لە بەرپرسانی کورد لەو حزابانە کە یەکتر بگرنەوە زۆر باشترە بۆی کەوا نەتوانێت عەرەب زاڵ بێ بەسەر کووردا، یعنی بۆ تعریبکردنی کەرکووک و ناوچەدابڕانەکانی کوردستان بەڕاستی بۆی زۆر چاتر یەکتر بگرنەوە بتوانن بەرامبەر بە دوژمن ڕاوەستن. ئەوە بۆ کورد زۆر چاکە، ینی وەکو هاوڵاتیەک دەبی کورد یەک هەلوز بیت پێکەوە بە یەک دەنگ و بە یەک ڕنگ بن، چۆن ئەو عەرەبانە عەرەب و سنە و شیعی کە لە کاتی کە دەبیتە مەسەلەی کوردی یەکسەر یەک دەنگن، دەبی کوردیش ئەوڕۆکە هەڵبستیت یەک دەنگ بی یەک ڕنگ بی بۆ ئەوەی شاڵاوی تعریبکردن دووبارە جوێنێسایەتی ملەتی کورد دەست پێ نەکاتەوە، دووبارەش نەکرێتەوە، چکە ملەتی کورد شایستی ئەوە نییە ئەوڕۆکە تعریب بکرێت تەهجیر بکرێت. داوا لە هەموو حزبەلایەنی سیاسیەکان دەکەم هەمووی بە یەک دەنگ و بە یەک ڕنگ کە پێکەوە بشنە کە لەگە حکوومەتێکە عێراقی بێ لە هەر دەوڵەتێکی بی.